فاربود و فەرید دوو ڕاهێنەری نێودەوڵەتی ئێرانین بۆ ماوەی 10 ڕۆژ لە شاری هەولێر دەبن و کەمپێکی مەشق و ڕاهێنان بۆ 28 یاریزانی تێنس لە تەمەنەکانی 10 بۆ 14 ساڵان دەکەنەوە. یاریزانەکان لە شارەکانی هەرێمی کوردستان چەند شارێکی عێراقەوە بەشدارن بە مەبەستی وەرگرتنی سوودی زیاتر لەو ڕاهێنەرە بە ئەزموونانە. ئەو کەمپە دوای 2 ساڵ تەماس و بەڕێسی توانیمان بەرقەرارێکین لەگەڵ ئەقلیمی کوردستان و فدراسیۆنی تەنیسی عێراق. لەو کەمپە سیدانە یاریزانمان هەیە کە لە هەمووی عێراقی شرکەتیان کردوون، نەجەف و کەربەلا و بەغدا و ئەقلیمی کوردستان. زۆر سەتیان باشە، ئومیدوارین بتوانین بە تەمریناتی کە لەسەر تەکنیک و تاکتیکی ئەوانە دەکەین و فیزیکال بتوانین بۆ تۆرنمنتال مسابقەی ئایندەکە هەیەیانە ئامادەیان بکەین. زۆر سپاس ئەم دوو ڕاهێنەرە دەکەم کە گەشتیان کرد بۆ شاری هەولێر. ڕاهێنەری زۆر باشن و بە ئەزمونن. سپاس مامۆستا ناسر مامۆستاعلان دەکەم کە ئەوان زۆر بێمەوە ماندوون. سپاسی ڕێکخراوی تەنیسی کوردستان دەکەم. سپاس بۆ گشتم دەڕێبان. ڕێکخراوی یاریزانانی تێنسی کوردستان دوای ئەوەی لە ساڵی 2019 دامەزراوە چەندین پاڵەوانێتی و چالاکی ئەنجام داوە بۆ ئەم جارەش هەڵساوە بەکردنەوەی ئەم کەمپەی مەشق و ڕاهێنان بۆ ئەوەی یاریزانانی ئاستی تەمەنەکان بە تەواوی کۆنتڕۆلی پاڵەوانتەکانی عێراق بکەن و لە پاڵەوانتەکانی دەروەش ئەنجامی باشیان هەبێت. ئێمە وەکو ڕێکخراوی یاریزانانی تێنیسی کوردستان هەستاین بە ئەنجامدانی کەمپی ڕاهێنان بۆ یاریزانەکان. ئێمە دوو ڕاهێنەری نێودەوڵەتی با بڵێن بانگهێشتمان کردووە لەم کەمپە کەوایکە چند فەربوودە سەرۆکی لیژنەی ڕاهێنەرانی یەکێتی ئیرانە. ئەویت کەش مستەر فەریدە کۆچی تێنیسی فدراسیۆنی جیهانیە ئەو لیاقەیە با بڵێن و ئێمە ئەم با بڵێن ئەم معسکەرەمان با بڵێن کەمپەمان کرد 28 یاریزان بەشداریان کردو تاکو ئێستا لە پارێزگەکانی با بڵێن کەربەلا و بەغدا، سلێمانی، دهۆک، هەولێر. یاری تێنس لەسەر ئاستی جیهان خاوەن هەوادارێکی زۆرە و زۆرترین پاڵەوانێتی لە ماوەی کورت ئەنجام دەدرێت. لە هەرێمی کوردستان ژێرزانانی ئاستی تەمەنەکان زۆربەیان پاڵەوانی عێراقن، بەڵام دەرگای پاڵەوانتە جیهانیەکانیان بەسەردا نەکراوەتەوە و دەیانەوێت بە بەرەو پێشچوونی ئاستیان هاوشێوە یاریزانە گەورەکان لە پاڵەوانتە گەورەکان بە دیار بکەون. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.